بێگومان ساڵی پار کە هەرچەندە کۆرۆنا دابڕانێکی زۆری دروست کرد لە دابڕانی کۆمەڵایەتی بوو و قەدەغی هاتوو چۆ بوو بەڵام ژینگە بەڕاستی هەناسەیەکی گەورەی دایەوە و ئیسراحەتێکی باشی کرد بۆ هیواین کە ئەم ساڵ ئێمە نەک بەو شێوە ناخۆشەی کە کۆرۆنا وای کرد بۆ بتوانین خۆمان ئەو شووە بە ژینگە بدەینەوە هەر لەسەر پرسی ژینگە ئێمە و باسکردنی ئەم بابەتە هەڵمەت کە باسکردنە لە هەڵمەتی پاکردنەوەی سەیرانگاکان لە زبڵ و خاشار و هەروەها لە هەمان کاتدا ڕۆڵی ڕێکخراوەکانی بواری ژینگەش ئێمە میوانداری هەردوو خاتوونی چالاکوان لە بواری ژینگەدا دوورێزەکری و تریفە فەرەیدون لە سلێمانیەوە کردومانە و دوورێخان لە ستۆدیۆ لەگەڵمە بێ بەخێر هاتن و بەیانیتان باش سەرەتا لە تۆ دەست پێ بکەم خاتون بەخێر بیت ڕۆژێکی باش زۆر سپاس ڕۆژیەوەش باش و ڕۆژی هەموو لایەکمان زۆر سپاس با بەیانی باشێکیش لە تریفە خاتون بکەین بەیانیت باش تریفە خان بە هیوای ڕۆژێکی باش تۆش لە سلێمانیەوە لەگەڵمانی دەستپێکی ڕۆژێکی بێت باش بەینی هەمووتان باش ئومێدەکەم هەمووتان ڕۆژێکی خۆش و تەندروست بەسەر بەرن زۆر سپاس خات و دووریە بابزانین هەڵمەتەکانی پاکردنەوەی سەیرانگاکان و ئەو ناوچە گەشتیارانە چۆنە بینن و چالاکیەکان چۆن چڕەکەنەوە ئێوەش چۆن بەشداریەکەن تێ تەمان دەستخۆشتان لێ دەکەم بە ئەوتەوەرە گرنگە و لە کاتێکی گونجاویشدا بوو هەڵبەتە لەلایەک هەم دڵخۆشم لەلایەک هەم پێم ناخۆشە چونکە لایەنی دڵخۆشەکەی بۆ ئەوەیە کە کەسانێکمان هەن کە خەم لە ژینگە دەخۆن ئەو لایەنەشی کەوام لێ دەکا هەست بە دڵ ناخۆشی بکەم ئەوەیە کە دەبێ بەڕاستی ئێمە خۆمان گرنگی بە ژینگەی خۆمان بدەین چونکە هەر تاکێک و لە لای خۆیەوە چونکە ئێمە هەم لەو ژینگەی ژیان دەکەین هەمیش بۆ مانەوەی خۆمان و بۆ تەندروستمانەوەی خۆمان پێویستە خۆمان پارێزگاری لێ بکەین نەوەکو کەسانێک هەبن ئێمە ڕێنوێنی بکەن ڕاستە تریفە خان چالاکیەکان لە سلێمانی چۆن بەڕێواچن بۆ پاراستنی ژینگەی سلێمانی و دەوروبەری و بە تایبەتیش ئەو ناوچە گەشتیاریانەی کە لە دەوروبەری سلێمانی هەیە بەگشتی هەڵمەتەکان چۆن بوون بەگشتی ئەو هەڵمەتانی کە کراوە تا ئێستا جگە لە ژینگە پارێزەکان شاخەوانەکانیشمان هەیە کە ئەوە جگای دڵخۆشیە لەگەڵ ئەوەی کە گەشتی شاخەوانی و شاغڕێی خۆیانەکەن هەڵەسن بە پاکردنەوە و پاگراگرتنی ئەو سروشتەی کە بووی ئەچن ئەمە مای دڵخۆشیە ڕۆژی هەینی لەلایەن گروپی شاخەوانانی شار و بە هەم ئاهەنگی هەڵبەتە بێزەوەیست لەگەڵ ڕێکخراوی شارە هەڵمەتێکی پاکردنەوەی شاخی گۆیژەمان ئەنجامدا کە ئەمە جێی دڵخۆشی هەمومان بوو و خات و دووریاوەتی لەلایەک ئێمە دڵخۆشین بەوەی کە هەڵەسین بە پاکردنەوەی ژینگەکەمان و خاوێنکردنی شوێنە گەشتیارەکان بەس لەلایەکەوە زۆر نیگەرانین کاتی ئەبینین کە ژینگەکەمان بەو شێوەیە پیس بووە پاشەڕۆیەکی زۆر فڕێ ئەدرێ لەلایەن سەیرانکەرەکان و گەشتیارەکانەوە یاخود لەلایەن ئەو گەنجانی کە ئەچن کات بەسرە بن لەو شوێنانە ڕاستە تریفە خان بە ئەم پرسیارە بۆ هەردووکتان بێت ڕاستە ئێمە خۆزگەوا بواە هەمومان تەمەنایەوەمانە کرد هیچ ڕێکخراوێکی ژینگەی نەبووە هەمومان بۆ خۆمان لای خۆمانەوە ڕێکخراوێک بووینایە و ژینگە پارێزێک بووینە بەڵام لەگەڵەوەی ڕێژێکی زۆر لە ڕێکخراوەکانی ژینگە دۆستی هەیە ڕێژێکی کەمیان بەشدارە بن لە پاکردنەوەی ژینگەدا ئەمە هۆکاری چییە؟ بەداخۆ منەی گەڕێنمەوە بۆ کەمتەرخەمی ڕێکخراوەکان چکە زۆریان هەیە تەنیا بۆ وەرگرتنی مۆڵەتەکە کارەکەن کە ئەمە بەزەوەی کە مۆڵەتەکە وەرگرن و ناوێکیان هەبێ نەک بۆ ئەوەی کە کاری ژینگەیی وەک دروست بکەن ئێستا گەر ئێمە سێرکە نزیکی 1300 شتێ ڕێکخراوی ژینگەیمان هەیە بەڵام بەداخەوە ئەتوانین بڵین بە پەنجەکانی دەست ئەژمێرێن ئەوانی کە تەنیا کارەکەن لە سنووری سلێمانی ئەتوانن بڵم بۆ 10 تەنیا ڕێکخراومان هەیە بە دروستی کارەکە ئەکات ئەویش دابەش بوون بەسەر چەند توێژێکە کە هەرێکی و کار و مەهامێکی تایبەتی بەخۆی هەیە و گرنگترین شتیان کە هەمووی کۆ کردوتەوە ژینگە پارێزیەکەیە ئاژەڵ دۆستێکەیە بەڵێ دووریە خان لە چواردەوری هەولێر یاخو بڵێن لە ناو هەولێرە چەند ڕێکخراو بەگشتی کارەکات و ینی بەردەوام لە کارکردندا و ئامانجیان پاگراگرتن و پاراستنی ژینگەیە
هەروەکو خاتوونی بەڕێزیش باسی کرد کە کۆمەڵێک ڕێکخراوی زۆرمان هەن کە تەنیا بەشێکی هەرە باشیان بۆ وەرگرتنی مۆڵاتەکە یاخود دەتوانین پێشتر پێش کۆرۆنا بڵێن کە باری ئابووری باش بوو وەکو وەرگرتنی یاخود دەستکەوتێکی مادی سەیری ڕێکخراویان کردبێ بەڵام لەگەڵ ئەوەش ڕێکخراوی باشمان هەیە کە کار دەکات ڕێکخراوی وامان هەیە لە پاکردنەوەی ژینگە چالاکە ڕێکخراوی وامان هەیە لە بژانەوەی شوێنە گەشتیاریەکان دەستێکی باڵای هەیە و هەر ئەو کەسانەشن کە لەسەر ئاستی تاکە کەسی یاخود کۆمەڵە کەسێکم بەیەکەوە کار دەکەن نەوەکو بڵێ پشگیریەکی زۆر باشیان هەبێ یاخود داهاتێکی زۆر باشی مادیان لە حکوومەتەوە ڕاستە دووریە خان ئێمە دائیمەن باس لەسەرواکەین یاخود هەر هەڵمەتێک بکرێ ئەمانەوە نیشانی بین هەم ئێوە هەم میدیاکان کە پاراستنی ژینگە ئەرکی سەرشارمانە بەڵام ئەمە کرێتەوەی کە هەموو کات خەڵک یاخود تاکی کورد چاوی لە دەستیەوە بێت کە هەڵمەتەکان ئەنجامەدرێ کە جومعە یاخود بۆ نمونە ڕۆژی هەینی کاچێتە سەیرانگاکان خەمیەوەی نییە دواتر هەڵمەتێک پاکێکاتەوە ئەکرێت ئەم هەڵمەتانە دوای هەموو پشوێک ئەنجام بدرێت یاخود بکرێتە کللتورێک پاراستنی ژینگە کامیان بۆ ئێوە ئاسانترە تەبعەن دوای ئەو شەپۆلەی کۆرۆنا کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد بە جیهان بەگشتی هەرێمی کوردستانیش بێ بەش نەبووە دەبێت خەڵکی لەوە تێ بکات کە تەندروستی چەندە گرنگە و مرۆڤ و مرۆڤایەتی چەندە گرنگە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەوە ببێتە کللتورێک سەرەتا ئێمە دەبێت لە پەروەردەوە دەست پێ بکەین چونکە بۆ هەر کارێک و بۆ هەر کۆمەڵگەی کە بیاوێ پێ بگات پەروەردە خاڵی یەکەم و خاڵی سەرەکیە بۆ پێگەیشتنی ڕاستە دەتوانین بڵێن تا حدێک ئەم جیلەی کە تا ئێستا هاتووە و بەرەبەر ئەچێتە ناوتەمەنەوە بەڵام خۆجیلی دواتریشمان هەم منداڵ هەم دەتوانم بڵێم ناوجوانان ئەمانە ماون کە ئێمە کار لەسەر پەروەردەکردنیان بکەین کە هەست بە بەرپرسیاریتی بکات بەڕاستی دەمەوێت ئەم پرسیارە لە هەموو تاکێکی کورد بکەم لە هەموو تاکێک کە لە کورد لەم هەرێمە دەژیتە کە دەچیت بۆ سەیرانێک تۆ لە شوێنێک دانانیشیت کە پێشتر پیسکرا بێت ئەوەندە یعنی بۆ خۆت پاک و خاوێنیت پێخۆشە ئەی بۆ وا دەکەی کەسێک بێتە شوێنی تۆ نەتوانێت بە مرتاحی دانیشێت نەتوانێت سەیرانێک بکات کە مێشکی ئارام بێتەوە ڕاستە تریفەخان ئەو هەڵمەتانەی ئەکرێ پێ دوایە گرنگە دوای هەموو پشوێک بێت یاخود ئێمە خۆمان لە جی خۆمانەوە هەڵمەتێک ڕاگەێنین هەر کاتێک بێ نەک تەنها لە کاتی سەیرانەکانیشا ئێوە چیتان کردو بە ئەمە دووریەخان هاوڕا بوو لەسەرەوەی کە لە پەروەردەوە دەست پێ بکرێ ئەرکی ئێوە ئێستا چۆنە لە پەروەردەوە دەست پێ بکرێ یاخود ئەرکەکەتان لەکوێدا تەواوە بێ یاخود قورسترە بێت من ئەڵم پاراستنی ژینگە پاراستنی ژیانە پاراستنی تەندروستی هەموو تاکێکی کۆمەڵگایە بۆیە پێویستە سەرەتا کە مناڵە دایکە بێ لە پەروەردەوە پەروەردەی خێزانی ئەجا کاتێک کاچێتە قوتابخانەکان باخچە ئەجا قۆناغەکانی دوای باخچە تاکو و کۆتا قۆناغی خوێندنیان پێویستە هۆشیار بکرێنەوە بۆیە هۆشیارکردنەوەی تاک زۆر گرنگە بەداخەوەی مە هۆشیارکردنی تاک لە ڕووی ژینگەیەوە زۆر کەمە وە خەڵکی زۆرگوێی پێنادات ئەو خاتونە باسی کرد بالفعلێ مە کاچینە شوێنێکی گەشتیاریەوە بۆ ئەوەی کە کات بەسەربەری ناچینە شوێنێک و کە پیس بێت دانانیشیندەی ئەی بابیرکەینەوە ئەوانەی دوای ئێمەش هەمان شێوەن وە تەنیا ئێمە خۆمان ناچین هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە گەشت و گوزارێکی زۆر ڕووی تێ ئەکرێت ئەنی وەکو گەشت و گوزارێک سێرکراوە میوانێکی زۆر ڕووی تێ ئەکات بابی لۆ بکەینە ئەوانەی کێن بە علامەتێکی پرسیار نیشانێکی پرسیار لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان دانەنێن بەڕاستی شوێنی زۆر جوانی تایە زۆر شوێنی خۆشی تایە سروشتێکی زۆر جوانە بەهشتێکی سەرزەمینە پێویستە خەڵک ئەوەندە واعی بێ کە بیپارێزێت بیر لەوە نکاتەوە بڵێ دوای من کەسانێکان یەن پاکی ئەکەنەوە ئەو زبل و خاشاکە کۆ ئەکەنەوە بیرمان بێ ئەوانی کە کۆی ئەکەنەوە باوکمانن برامانن کە سوکاری خۆمانن کەسانی بەتەمەنن بۆ ئێمە نەتوانین خۆمان هاوکار بین لە شوێنی خۆمان و ئەو زبل و خاشاک و پاشەڕۆیی کە هەمانە خۆمان فڕی بین کۆیکەینەوە بیکەینە علاگەی خۆڵەکەمان و لە ناو سیارەکەمان ناداینین بیبینەوە ماڵێ لە ماڵەوە بیکەین ناوتەنەکەی ماڵەکەی خۆمانەوە پێم وابێ ئەوە شتێکی زۆر گرنگە کەواتە پەروەردە دەست پێکێکە بۆ هۆشیارکردنەوەی نەوەکانمان چونکە
وەک خاتون وتی ئێمە تەمەمان ئەڕوا بەرەوسەر و ڕەنگە ڕۆژانێک بێت ساتێک بێمە نەتوانین ئەو ئەرکی لەسەر شانمان نەجێبەجێکین پێویستە بیست بێرین بەنەوەکانمان بە نەوەکانی داهاتوو بە گەنجەکانی داهاتوو ئەگەر بەو ئەقلێتە بیر بکەنەوە پێم وابێ پەیامەکەمان نە ئەگات و نە ئەبنە درێژە پێدەری کارەکانمان و ڕێگاکەمان. ڕاستە تریفەخان لە وتەکانی تۆ باسیوت کرد کاتێ گەشتیاریەتە ئەم ناوچەی ئێمە پێویستەکە هەڵوێستێ بکە خود سەرنجی ژینگە و سروشتی کوردستان ڕای کێشێت بۆی کە چەندێ جوانە بەڵام زۆر جارگلەی واکرێکە گەشتیاران کە لە دەرۆیان بە تایبەت لە خواروی عێراقەوەکەیان ئەوان خۆیان ئەبنە بەشێک لە پیسکردنی ژینگە ئێوە وەکو چالاکوانان چیتان کردووە چه هەڵمەتێکتان ڕاگەاندووە بە تایبەت لە کاتی گەشتەکانیان لە کاتی سەیرانەکانیان چۆن ئەوانیش هۆشداریان بەنێ و کە بیان پێیان بڵێن پێویستەکە ژینگەی کوردستان بپارێزن. با نمونەیەکتان بۆ باسکەم ئێمە ڕۆژی نەورۆز وەک خێزانی نەچوینە دەرەوەی شار بەڵام لە ناو پارکی هەواری شارە لە شاری سلێمانی کۆمەڵە خێزانی زۆر ڕووی تێکردێ بوو ئێمە خێزانەکەمان خێزانێکی ژینگە دۆستە بەڵام کاتێک کە چوینە ئەوێ خێزانێکی عەرەبمان بینی هاتن کەیف و خۆشی و سەیران و ئەوەی کە ویستیان دڵخۆشیان بکە کردیان لە دوای ڕۆژنەکە تەنانەت ئەلاگەی خۆڵمان پێدان کە زبل و خاشاکەی خۆیانی تێبکەن کاتێک کە بینیمان شتەکانی خۆیان کۆ کردو کەلوپەلەکان چوونە ناو سیارەکە دایکم وتی سێرێکی ئەویا بکەن چی لێ کراوە بڕواکەی چوون ناو سیارەکەیە کەسەکانم داگرتەوە ئەبێ هۆشیاریان بکەیتەوە واعیان بکەیتەوە ڕایان چڵەچێنی بۆی کە بڵێ ئایا تۆ ماڵی خۆت بەم شێوەیە جێ ئەهێڵیت بەم شێوەیە لە ماڵی خۆتە زبل و خاشاک فڕێ ئەدەی بۆیە یعنی هیچ عیب نییە ئەگەر هەرێک لە جگەی خۆمانەوە ئەو کەسانە ڕاچڵەچێنین بە شێوازێکی زۆر جوان بە نەرمونیانی تی بگەینی ژینگەی کوردستانیش مڵکی ئەوانە بەوەی کە ئەوانیان گەشتی تیا ئەکەن کاتێکی خۆشی تیا بەسەر ئەبن بۆ ئەوەی کە هۆشیاریان بکەیتەوە پێیان بڵێ پێویستە ئێوەش بیپارێزن. بەڵێ دووریە خان ئێوە چالاکیەکانتان چۆن چڕ کردوتەوە بۆ پاراستنی سەیرانگاکان بۆ پاراستنی ئەو سروشتە جوانی کە هەمانە بۆی کاتێک هەر گەشتیارێک لە هەر ناوچەیەکەوە لە هەر نەتەوەیەکەوەیەت هەستی خۆشەویستی و پاراستنی ژینگەی لا دروست ببێت. تەوان هەموو ئەوەی کە زیاتر سەرنجی دەخەمە سەر چالاکۆنانی سۆران و دەوروبەری و هەروها دەتوانم بڵێن پارێزگای هەولێر کۆمەڵێک کەسی ڕۆشنبیر و پێگەیشتون و کەسانێکیشن کە لەوە تێگەیشتون کە تەندروستی چەندە گرنگە و پاراستنی ژینگەش و هێشتنەوەی ئەو ژینگەی کە تێیدا دەژین بە جوانی چەندە گرنگە بۆیان و چالاکیەکان جاری وا دەبێتن ئەها جیاوازی زمان هەیە یان چۆنیەتی تێگەشتن هەیە بەڵام لەوە سەرنج ڕاکێشتر ڕەفتارە کۆمەڵێک ڕەفتار هەیە ئەتوانی کەسی بەرامبەری پێ ئەوە یان تێ بگەینی کە فلانە کار کە تۆ لێرە دەیکەیت لەوانێ هەڵە بێتن لەوانێ بۆ تۆ لە شوێنێکی تر ڕاست بێ لێرە هەڵە بێتن و وەکو پێشنیار هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەم بۆ ئەو لایەنانەی کە بەرپرسن دەتوانێت کەتەلۆگ ئامادە بکرێتن بە زمانە جیاوازەکان لە کاتی دەبینین وەرزی گەشت و سەیرانە کۆبوونەوە لەگەڵ ڕێکخراوەکان بکرێتن ئەرکی ڕێکخراوەکان ئەمەیە فەرمونون ئەمانە دابش بکەن فەرمونون خەڵکی تێبگەینن و هەروە خۆشیان گرنگی بە شوێنە گەشتیاریەکان بدەن ئێمە چەند ناوچە گەشتیاریمان هەیە کە پشتگوێ خراوە تۆ کاتێک گرنگی بەو ناوچە گەشتیاریانە دەدەی هەم سەرچاوی داهاتێک بۆ هەرێمەکەت زیاد دەکەی هەم کۆمەڵی گەنج و کەس دەخەیتە سەرکار و ئەرکی سەرشانت لە دامەزراندنیان تا حدێک کەمتر دەبێتەوە و هەمیش وا لە خەڵکی خۆت دەکەی کە ئەوانیش پێگیر بن و پابند بن بەو یاسا و ڕێنمایانەی کە دەری دەکەیت بۆ ئەوەی کە بتوانیت وڵاتەکەت شارەکەت شوێنە گەشتیاریەکانت پارێزراوە بن و دەتوانم بڵێم تا حدێکی باش ڕاستە بە پەنجەی دەست دەژمێرین بەڵام ڕێکخراوی باشمان هەیە کەسایەتی باشمانی هەم لەسەر ئاستی تاکی کەسی و هەم لەسەر ئاستی ڕێکخراوەکان کاری زۆر زۆر باش دەکەن لە پاراستنی ژینگە لە ڕاکێشانی سەرنجی گەشتیاران بۆ شوێنە گەشتیاریە ڕاستە دووریە خان ئێمە زیاتر جەختمان لەسەرەوە کردەوە چۆن ژینگە بپارێزین زبل و خاشاکۆکەینەوە بەڵام بە چاوی ئێوە کە گەورەتر ئەیبینن لە بواری ژینگەدا باشە چ شتێک پێویستە کێشەکە لەکوێدایە لە ناو سەیرانگاکان لە ناو ناوچە گەشتیارەکان چ کێشێکی تر هەیە چ گرفتێکی تر هەیە
کە با ئێمە هەر ڕوبەڕووی سەیران ئەوانی سەیرانەکان یاخود گەشتیاری نەکەینەوە. خۆی تەبیعەتی مرۆڤایەتی وایە ئەگەر لێ پێچینەوە نەبێ هەست بە بەرپرسیارەتی ناکە. ڕاستە. ئەمە خاڵێکی جەوهریە پێم وابێ بە کۆنتترۆلکردنی ئەو دیاردەی پیسکردنی ژینگە و لەگەڵ ئەوە ژینگە تەنها لە چوارچەوەی سەیرانگەکان نابینین بەڵکو ژینگە لە کۆمەڵێک دەتوانم بڵێم بەشی جیاواز پێک دێ ئێمە دەتوانین لە ڕووی کەش و هەواوە کەش و هاواکەمان پاک و خاوێن ڕابگرین دەتوانین لە ڕووی ئاوەکانمان پاک و خاوێن ڕابگرین و بەفی ڕۆی نەدەن و هەروها ئێمە لە ڕووی پاراستنی ئەو دیمەن و ئەو ناوچە سەوزایانەی کە هەیە ئەوان بپارێزرێن و زیاد بکرێن یعنی ئێمە کۆمەڵێک ڕێی زۆرمان هەیە بۆ پاراستن و هەروها فراوانکردنی ژینگە بۆ مەسەلەن ژینگەیەکی پاک و خاوێن و جوان بۆ مرۆڤایەتی. ڕاستە. تریفە خان لە سلێمانی یاخود لە دەوروبەری لەو ناوچە گەشتیاریانە لەو سەیرانگەیانی کە هەیە چ گرفتێک هەیە کە بۆ نمونە گەشتیارێک گلەی ئەوەی هەبێت لێرە شوێنی زەبڵ ڕشتن نیە یاخود چ گرفتێکی دیکەی ژینگەیی هەیە کە ئێوەی بینن؟ گرفتە ژینگەیەکان زیاتر لە هۆشیاری تاکە ئەبێنرێتەوە ئەوەی کە لەسەر حکوومەت بووە دابینکردنی شوێنی زبڵ بووە با بڵێن تەنەکەی خۆڵەکان بۆ کە دانراوە و لە زۆر شوێن دانراوە ئەتوان بڵێن لەسەر نەوەتی سەیرانگاکان ئەوەی بۆ کراوە و علاگەی خۆڵدا بە شکرێ بە سەریاندا بەڵام ڕێنمایی نییە هۆشیاری ژینگەییمان نییە چ لە ڕووی حکوومەتەوە چ لە ڕێی ڕێگایکی ترمان هەیە میدیاکان یاخود ڕاگەیاندنەکان کە ناتوان وەک پێویست ئەو پەیامانە بگەێنن بە خەڵک چونکە ڕاگەیاندن کارێکی سەرەکی ڕاگەاندن ئەوەی کە هۆشیاری تاک بڵاو بکەنەوە بەڵام بەداخەوە لە ڕۆی ژینگەییەوە زۆر کەم تەرخەمن بەداخەو من ئەوە ئەڵێم کاتێک کە چالاکیەکی ژینگەیی ئەبێت ڕاگەاندنەکان نابینرێت کەەوە کارێکە خۆی لە خۆیان سوسیال میدیا ڕاگەیاندن تەلەڤیزۆنەکان میدیاکان ئەوە ڕۆڵێکی سەرەکی ئەبینن لا بڵاوکردنەوەی هۆشیاری جگە لە پەروەردە. ڕاستە چەندە تریفەخان ئێمە وەکو کوردستان بەردەوام جەختمان لەسەر هەموو چالاکیە ژینگەیەکان کردوتەوە لەسەر هەموو ئەو ڕێکخراوانە و بە پرچێکی گرنگی بەردەوامی هەموو پرۆگرامەکانیش هەر پرۆگرامێکی دیکەشمان هەبوو بێ یەکێک بۆ لە پرسە گرنگەکان کە بەردەوام هاوکارانم بیریان لەوە کردوتەوە بیکەنێتەوە. تەنیا کەناڵێک یاخود تەنیا میدیایەک بێگومان ڕاستە ئەکتیفا ناکە بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری ئێمە بەدەیان کەناڵمان هەیە بەدەیان میدیامان هەیە جگەل لە ڕێگەی سوسیال میدیاکانەوە جگەل لەوەی کە کۆمەڵەشتی دیکە هەیە ئەبینرێت ئایا تەنیا کەناڵێک ئەتوانێت تەختی ئەو هەموو بکات بە تاکید ناتوانێت بەڕای من میدیاکان بەکۆی گشتی کەم تەرخەمن بۆیە من دایمە گەڕانومانێتەوە بۆ ئەوە ئێستا ئێمە ڕۆژی جومعە ئەو هەڵمەتەمان هەبوو بانگشتی هەموو ڕاگەیاندنەکانمان کردووە تەنیا یەک کەناڵ نەهاتۆتە ئەوێ کە بیبینێت چەندین زبڵ و خاشەک لە شاخی گۆژەکە کۆ کراوەتەوە ئەمە بۆ ئەوە نییە کە تاکەکان دەربخرێت نەخێر تەنیا بۆ ئەوەی کە خەڵک هۆشیار بێتەوە کە شاخی گۆژە خەڵک دوای نیوەڕوان تاکو شەوانێکی درەنگ بە تایبەت لێ ئێستا بەدواوە تاکو پاییزیش لە زستانیشە کە خەڵک ڕووی تێکە ئەوەندە هۆشیار بێ کە شوشەی مەیەکەی لێوا فرێنێت ئەو زبڵ و خاشاکەی کە کوێ کاتەوە هەیەی لە علاگەیەکە بیباتەوە لەگەڵ خۆیان و تەنەکەی خۆڵی تیان بیکاتە تەنەکەی خۆڵەکەوە ئەو کورسی و مێزانی کە دروست کراوە نەیشکێنن ئەو دار و درختەی کە لەوێ چێندراوە نەچەند بیشکێننەوە ئەمانە هەمووی خۆی لە خۆیان گرفتە ژینگەیەکانە چونکە تۆ ئەڵی ژینگە تەنیا لە کۆکردنەوەی زبڵ و خاشا خۆی نبینێتەوە لە پاکردنەوەی ئاوە پاکراگررتنی ئاوە پاراستنی ئاژەڵەکانە نشکاندنەوەی سەوزایی و درەخت و دارەکانە ئەمانە خۆی لە خۆیان هەمووی ژینگە چونکە ژینگە بوارێکی زۆر فراوانە تەنیا ئەوە نیە کە من زبڵ و خاشاکێک کۆکەمەوە لە ئەرزەکەی و بیکەمە شوێنی خۆیەوە چونکە کە تۆ توانیت ڕوبەری سەوزایی فراوانترکەیت و زۆرترکی کەواتە تەندروستی و زیاتر بەرەو باشترە چێ و ژینگە پاکتر ئەبێتەوە کە تۆ توانی ئاژەڵەکان وەک پێویست لە شوێنێکە
لانێکیان بۆ دروستکەی کە پێی ئەوترێ ئاژەڵی بێلانە خەڵک لە مەترسی پەلاماردان و لە مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆس و نەخۆشی دوور ئەخەیتەوە و گیانی ئەوانیش لە مەترسی ئەپارێزیت لە کوشتن بە دووریان نەخەیتەوە کاتێک کە تۆ ئاوەکە سەرچاوی ئاوەکان بە پاکی ڕائەگری تەندروستی مرۆڤ بەرەو باشتر ئەڕوا چونکە کاتێککە خەڵگەچێتە سەیرانگاکانیان شوێنە گەشتیارەکان یەکەم شت کە بیری لێکاتەوە ئەوەیە کە بە بەلەم بچێتەنەوە ئەو ئاوە کەشێکی خۆشی تیا ببینێ و مێشکی ئارام بێتەوە یاخود چەندەها کەسمانەیە کە ئەچە مەلەی تێئەکە کامە هەمووی لە ڕووی تەندروستیەوە زیانی پێگەینێ کە ئەو سەرچاوی ئاوە پیس بێت کەواتە ئێمە بەس کۆکردنەوەی زبل و خاشاکمان نییە لە شوێنە گەشتیارەکان بیرمان نەچێم بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید 19 شۆڕشێکی زۆر گەورەی بەرپا کرد بۆ لەبەرەوەی کە بۆ ماوەی چەندین مانگ هەموو شوێنەکان داخرا نانهێش خەڵک بچێتە دەرە بەوەی کە خەڵک خۆی بپارێزێتەوە خەڵک بە دوور بێت لەو مەترسی توشببوونی بە ڤایرۆسی کۆرۆنا داخستنی کارگەکان نەجوڵاندنی ئۆتۆمبیلەکان زۆر ڕوونەکردنی زۆرێکی زۆر لە گەشتیاران بۆ شوێنە گەشتیارەکان و باخچە گشتیەکان و شوێنە گشتیەکان ئەمە وای کرد کە ژینگەکە پاک بێتەوە کەواتە بەداخەوە کە بەهۆی ئەو ڤایرۆسەوە چەندەها کەسی ئازیزمان لە دەستدا چەندەها کەس تووشی ناڕەحەتی بۆ لە ڕووی تەندروستیەوە بەڵام ئەو ڤایرۆسە توانی شۆڕشێکی زۆر گەورە لە هەموو جیهانە بەرپا بکە بەوەی کە ژینگە پاک بکاتەوە ڕاستە بەڵێ دووریا خان ئەگەر دوا پرسیارم ڕووبکەمە تۆ ئەویشەوەی ئێمە جاران نەچوین بۆ سەیران هەمومان بە بیرمانە بەڵام هیچمان پەرداخێکی سەفەریشمان پێ نەبووی کە ساخود بڵین قاپێکی پلاستیک و سفرەمان پێ نەبوو و سەیرانیشمانە کرد و زۆریش دڵخۆش بووین ئێستا بۆ ئەمە ناکرێت بۆ هاوڵاتیان هەمویان جەخت لەسەر بەکارهێنانی یاخود زۆر بەکارهێنانی پلاستیک لە ناو هەرێمی کوردستانە چ گرفتێکی گەورە و چ مەترسیەکە بۆ سەر ژینگەی ئێمە حتا ئەگەر لە ناو ماڵەکانیشمانە بەکاری بێنین ڕاستە لەوانەیە پسپۆڕیم لەو بوارە نەبێ بەڵام تا حەدێکیش زانیاریم لەسەر ئەوە هەیە کە مادەی پلاستیک ڕاستە ئاسانکاری بۆ مرۆڤ دەکات بەڵام لەگەڵ ئەوەش زیانی خۆی هەیە و ئەوەشی کە ئێمە ڕۆژانە زۆر بەکاری دێنین جگە لەوەی کە دەتوانم بڵێم لایەنی سلبی خۆی هەیە لەگەڵ ئەوەش لە ڕووی تەندروستیەوە هەم کاتێک لە ژینگەدا دەمێنێتەوە مەسەلەن کاتێکی زۆری پێویستە بۆ نەمانی لەگەڵ ئەوەی کە ناشمێنێت ئەو مادانە کەشی دەبنەوە لەوانەیە زیانێکی زۆری هەبێ بۆ مرۆڤایەتی و بۆ ژینگە چونکە کاتێک ئێمە دەڵێن ژینگە دەڵێن مرۆڤایەتی کە دەڵێن ژینگە هەم مرۆڤی تێدا دەژی و هەمیش دەتوانم بڵێم ئەو هۆیانەی بەردەوامبوونی مرۆڤە لە ژیان و بەردەوامبوونی مرۆڤایەتیە لە ژینگەدا دەبینینەوە دەتوانم بڵێم وەکو ئاسانکاری کارێکی باشە تا حەدێک لەگەڵ ئەوەی کە زیانی خۆشیە بەڵام کاتیە و لەگەڵ ئەوەش دەبی خەڵکەکەمان زۆر یعنی دڵخۆش ببەوەی کە جاران لەوانەیە تۆ یعنی ئەرکەکانت قورستر بواە چونکە ئەو هەموو قاپ و قاچاغی کە لەگەڵ خۆتی دەبێت دەبێت لە شوێنێک وایە کە ئاوی لێبێ یاخود ئاوی خۆت پێ بواە کە هەیە کۆی تۆ لە ماڵەوە ئەی شوێت یا خودت هەموو ئەندامانی خزانەکە هاوکارن بۆی کە بەیەکەوە کۆی بکەنەوە بیشۆن بەڵێ دەتوانم ئەوەش بۆی زیاد بکەم کە ئێستا مافی ئافرەت زیاتریش پێدراوە لە سەیرانگەکان پیاوەکان زیاتر کار دەکەن ڕاستە بەڵام دەبێت خەڵکی خۆشمان یعنی چۆن دایکێک ڕحم بە منداڵی خۆی دەکا ئەوە ڕحم بە خاک وڵاتی خۆمان بکەین بەڕاستی چونکە هەر وڵاتێک هەموو وڵاتێک وەکو کورد مرۆڤ دۆست نییە کە هاوکارت بێتن و کە کەسێکی بیانی دێتن ڕاستەن سۆزی بۆی هەبێت یارمەتی دەربێت بڕوا بکە ئەگەر ئێمە پارێزگاری لە خاکی خۆمان نەکەین لە کللتوری خۆمان نەکەین هەموو ئەو شتانێک کە ئێمە پێیەوە کوردین بڕواناکەم ئێمە لە دەرەوە ئەگەر هەرچەندیش پلە و پایەمان هەبێتن و کەسایەتی بەرزمان هەبێت تەنیا لە خاکی خۆمان بەقەدرین ڕاستە زۆر سپاس خات و دووریە زکریکە لەگەڵمان بووە ئەمڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژباش بووی و سپاس بۆ تۆ خات و تریفە فەرەیدون وەک چالاکوانی ژینگەی کە لەگەڵمان بوون سپاس